بۆچی بەشێکی بەرچاو لە کادرە پێشکەوتووەکانی ئەحزابی ئیسلامی لە قۆناغێکی دیاریکراو داواز لە حیزبەکانیان دێنن؟ ئایا حیزبە ئیسلامیەکان ناتوانن مواکەبەی سەردەم بکەن یا ئەو کادرانە خۆیان نابیدنەوە لەناو ئەحزابی ئیسلامیە؟ بینەرمان بن. ئیسلامیەکان پێش ئەوەی خۆیان بە حیزب بزانن وا خۆیان نمایش دەکەن کە ئەوان پارێزەری ئاین و بۆ ئەوە دروست بوون کە دینی خوددا بڵاو بکەنەوە و بەرگری لێ بکەن دژی ئەوانەی دایانەوێت ئاین لەناوبەرن. ئەوان غێری خۆیان واسەی دەکەن کە دژی ئاین و دایانەوێت ئاین لەناو کۆمەڵگادا نەهێڵن. کەواتە ئەوان خۆیان لە حیزبێکی سیاسی ئاسایی بە گەورەتر دەزانن و بەڵکو وەک نوێنەری ئاینی ڕاستەقینە خۆیان نمایش دەکەن و دەرەوەی خۆیانیان پێلادەر و لە دین وەرگەڕاوە. بۆیە هەر کاتێک کەسێک قەناعەتی بە ئەرگومنتی ئەو حیزبانە نەمێنێت و بچێتە دەروەی حیزب ئیدی لە دیدی ئەوانەوە وەک کەسێکی گومڕا و سەر لە شێوا و دەرچوو لە ڕەحمەتی خوددا سیر دەکرێت. ئەو کەسەش کە خۆی لەو چوارچێوەیە دەردەچێت کە پێی دەگوترێت حیزبی ئیسلامی دیسانەوە هەندێک جار لە ڕووی دەرونیەوە تووشی شڵەژان دەبێت چونکە لە سەرەتاوە خۆیان ئەویان لە ناخیدا چاندووە کە دەرچوون لە حیزب واتە دەرچوون لە دینی خوددا. دەپرسین حیزبە ئیسلامیەکان کە بەشێکی زۆریان درێژکراوەی ڕەوت و بەرەو ئایدۆلۆژیای ناوچەیی و جیهانین وەک ئیخوان موسلیمین و ڕەوتی سەلەفی و جیهادیەکان بۆچی نەیانتوانیوە لە کۆمەڵگای کوردستاندا کاریگەریان هەبێت لە ژیانی سیاسیدا؟ ئایا ئەوانیش مۆدێلی سەردەمێک نەبوون کە ئێستا ئیدی مۆدێلی نەماوە؟ تۆ پێت وایە ئیسلامی سیاسی و ئەحزابی ئیسلامی هیچ ئەرگۆمنتێکیان هەیە ئێستا بتوانن قسەی لەسەر بکەن، بتوان بڵێن حکمەتی هەبوونی ئێمە بۆ ئەم شتانەیە یان مۆدێلی بەسەر چۆ؟ بەڵێ ئەگەر سیر بکەین خۆی بۆ سەرەتای دروستبوونی مۆدێلی پارتە ئیسلامیەکان و بزوتنەوە ئیسلامیەکان کە دروست بوون کە ئەگەڕێتەوە بۆ کۆتایەکانی بۆ سەرەتای سەدەی ڕابردوو و بە تایبەتیش لە دوای سەرهەڵدانی کۆمەڵی ئیسلامی پاکستان و هەروەها بەنگلادیش و کە ئەو نیمچە دوورگەی هیندستانی گرتوتەوە و دوایەوەش دروستبوونی کۆمەڵی برایان کۆمەڵی ئیسلامی پاکستان لە پێشترەوەک لە ئیخوان بەڵێ یعنی لە 48ەوە کاتێکە دوای ئەوە ئیخوان دروستە بێ ئەم لە 28 تا دروست بوو بەڵێ لە 48 کۆتایی شەهید بوونی ئیمان بەناو ئەوانی لەکەوێتەوە ئەبینی ئەم مۆدێلە ئیسلامی لە چیەوە سەرهەڵەدا؟ لە ئەنجامی ڕوخانی خلافەتی عوسمانیەوە سەرهەڵەدا و لە ئەنجامی ئەوەی کە موسڵمانان دەسەڵاتێکیان نامێنێ و خلافەتێکیان نامێنێ وە شتێکیان نامێنێ واروەها دوای ئەوەی ئیمپریالیزم دێ وڵاتانی ئەم ئیسلامی داگیرەکە و بە زۆر مۆدێلێکی ڕۆژئاوای ئەسەپێنێ بەسەر کۆمەلگا موسڵمانەکانە لەبەرەوە ئەم بزافە ئیسلامیە خۆی لە ئەنجامی کاردانەوەیەکەوە دروست بووە و بۆ ئەوە دروست بووە کە جارێکی تر ئیسلام وەکو پێگەی کۆمەڵایەتی وەکو پێگەی سیاسی وەکو پێگەی کولتوری خۆی بهێڵێتەوە و بەرەڕووی ئەم هێرشە ببێتەوە. لەوانەیە بڵێم لە کاتێک لە کاتەکانە توانیوێتی ئەم ڕۆڵە ببینێ و جارێکی تر هەندێک بەهای ئیسلامی زیندوو بکاتەوە و لە بواری کۆمەڵایەتی گەشە بە کۆمەڵ باس لە کوردستان بەڵام ئەگەر بەڵێ آخر مۆدێلە ئیسلامیەکەی کوردستانیش درێژکراوەی ئەوەیە یعنی ئێمە کاتێکە لە جیهانی عەرەبیەوە ئەو مۆدێلە لە ئیسلامی دروستە بێ ئەمە گەشاکەوە ئەڕوا و ئێستا ئەبینین کە ئیخوان لە نزیکەی هەفتە وڵاتی دنیاە ڕێخستنی هەیە پارتی سیاسی هەیە ڕێکخراوەی ئیسلامی هەیە و کوردستانیش بەشێکە لەو گەشەکردنی ئیسلامی و ڕابوونە ئیسلامی کە لە دنیای عەرەبیەوە ئەگوازرێتەوە بۆ کوردستان و مۆدێلە سیاسیەکەش درێژە کێشەی ئەوەیە. با پرسیارەکەم محەدەتتر بکەم ئەو مۆدێلە لە حیزب لە کوردستانە هیچ پێداویستێکی هەیە؟ تۆ کە خەڵکەکە خۆی موسڵمان بێ حکوومەتەکە حکوومەتێکی موسڵمان بێ وە کاتەکەش ئەو سەردەمەنێک کە ئیمپریالیزم و دەوڵەتی عوسمانی و ئەم بانگەشەیی کە ئەکرێت کاتێکی ئاساییە تر چ پێویستەکە بە حیزبێک بە ناوی ئیسلامەوە؟ بەڵێ ئەگەر سیرکەین لە کوردستانی شایعنی ئەو حاڵەتی سەرهەڵدانی بزافە ئیسلامیەکان لە کوردستانە لە چه حاڵەتێکا بووە؟ یعنی لە ڕووی فکریەوە لە ڕووی سیاسیەوە حاڵەتی کوردستان و دۆخی کوردستان چۆن بووە؟
ئێمە ئەبینین لەو کاتەیە کە بزاوی چاپ لە کوردستانە گەشاکە و هێزە چەپەکان و حیزبی شیوعی و حیزبی هیوا و کۆمەڵی ڕەنجدەران و ئەمانە لە کوردستان دێنە کوردستان و ئەمانەش هەڵگری فکرێکی دەرەوەن و لەلایەن هەڵگری ئایدۆلۆژیایەکن و ئەم ئایدۆلۆژیایە کاتێک کە دێتە کوردستان یەکەم حاڵەتی دەستپێکردنی و بەرەو ڕووبوونەوەی لەگەڵ چیایە لەگەڵ ئاینە لەگەڵ ئێمە ئەبینین ئەو هەڵگری فکرێکی نەتەوەی بووە هەوڵی داوت کوردستان لەگەڵ فکرە نەتەوەیەکەیە بەس چی کردووە لە هەمان کاتە ئێمە ئەفکاری مارکسیمان بینیوە ئەفکاری چاپەکانمان بینیوە دید و تێڕوانیان بەرامبەر بەرامبەر کۆمەڵگا بەرامبەر کولتور چی بووە بمبورە پێت وایە ئەمە ڕەتفعلێکە بەرامبەر بە بڵێن ئایدۆلۆژیای مارکسیزم بەڵێ یعنی ئەمە کاردانەوەیەکە سەرەتا بۆچی دروست بوون یعنی خۆ سەرەتا ئەبینین بزافی لە کوردستان سەرەتا بزافێکی سیاسی نییە بزافێکی فکریە کولتوریە گەشاکە بۆ بەرەو ڕووبوونەوەی ئەو فکرە هیچ ئایدۆلۆژیایەک نەماوە بۆ معنایە بڵێن نە مارکسیزم باویمە مەسەلەی تەنانەت ئیلحاد باویماوە بەو شێوەیە ئایدۆلۆژیایەک نەماوە تۆ ئێمە ئەبینین ئێمە ئەبێ شتەکە دابەشکەین یعنی ئێمە لەو حاڵەتانیە تەنها ئێستا لە حاڵەتی ئیسلامیە تۆ وەکو بزافێکی سیاسی تۆ ئەتوانی پارتی سیاسی ئیسلامیت هەبێ وەکو هەر بزافێکی سیاسی تر ئێستا بۆ نمونە سۆشیال دیموکراتەکان لە دوانەوە هەڵگری ئەفکاری چەپن لیبراڵەکان هەڵگری فکری لیبرالیزمن لەبەرەوە زۆر شتێکی ئاسایی بە تایبەتی لە کۆمەڵگایەکی دیموکراسی و تعددیە ئەتوانێت گروپێکیش هەبێ سیاست بکە و هەڵگری باگراوندێکی ئیسلامیە نەبێ ئەو ئایدۆلۆژیا شمولیە تۆتالیتاریە گشتگیرە کە لە ئیخوانەوە هاتۆتە ناو یەکگرتو ناو کۆمەڵ و ناو سەلەفیەتی جیهادی لە ئێستا من باس لەوە ئەەکەم ئەمما باگراوندێک حزبێکی دەسەڵاتە و هەش باگراوندێکی باس لەوە ناکەم ئەم ئایدۆلۆژیا شمولیە تۆتالیتاریە لە ئێستا باوی ماوە ینی بەو شێوەیە بەڵێ تۆ ئەزانکی من لەگەڵ بەکارهێنانی مستەڵاحەکەشتا نیم ئایدۆلۆژیا تۆتالیتاریە شمولیە نازانم لەگەڵ چونکە تۆ سیرکە لە واقعی کوردستانە سیرکە واقعی کوردستان ئەوانەی کە خاوەنی چەکن خاوەنی هێزن خاوەنی شەڕی ناوخۆن خاوەنی گەندەڵین وانە ئەمە هیچی هێزە ئیسلامیەکان نەبوون کە لە واقعەکانە بە هەندێک گروپی ئیسلامی بەشدار بوون بەس لە واقعی ئێستا بزوتنەوەی ئیسلامی گەورەترین هێزی چەکداری بۆ لەو کات بەڵێ ئەو کاتە هەیە ئەنسار بە جۆرەکان بڵین لە شەڕەکانە ئەوان تێکشکان یعنی ئەو هێزانە سەرکەوتن کە خاوەنی هێز و دەسەڵات و ئەو سەرکەوتبانە نازانم ئەوە لەوانەیە پەیوەندی بە هینی باگراوندی خۆیانەوە هەبێ منش ئیسلامیش لێرە یەک ئیسلام نییە یەک ئیسلامی نییە یعنی ئیسلامی تونڕە هەیە ئیسلامی میانڕە هەیە ئیسلامی کۆمەڵایەتی هەیە ئیسلامی نازانم چی هەیە لەبەر دابەشکردنی هێزە ئیسلامیەکان یعنی ئەتوانی تۆ بە چەندان گروپی ئیسلامی و فکر و بیرکردنەوەی جۆراجۆری ئیسلامی دابەشیان تۆ پێت وە فکری ئیخوانی با بڵین بەگشتی ئایدۆلۆژیای ئیخوانی ئایدۆلۆژیاجی شمولی نیە ئەبێ هەموو هێزێک بخینە دەسەڵاتەوە تاقی ئێمە ئێستا باز لە ئیسلامیەکەین بەڵام باز لە حزابی تر ناکەین بەڵام من ئێستا ڕەخنەم لە چییە من یعنی ڕەخنەم لەوەیە کە ئیسلامی ئەو مۆدێلەی کە ئێستا کاری پێەکە پێویستی بەوە هەبوو گۆڕانکاری بکە ریفۆرم بکە و شێوازی کاری خۆی بگۆڕێ دید و ئایدیا و بۆچوونەکانی خۆی بگۆڕی بەرنامەی کاری سیاسی خۆی بگۆڕێ یعنی من پێم وابوو ئەو مۆدێلێکی ئیسلامی لە ئێستا کاری پێەکە مۆدێلێکە کە بەسەر چووە یعنی چونکە مۆدێلی ئیسلامیش ئێستا لەسەر ئاستی دنیا و لەسەر ئاستی جیهانی ئیسلامی تۆ بە پێ گۆڕانکاریەکانی دنیا گۆڕان دروستکەی ریفۆرم دروستکەی بەڵام ئەم هێزە ناتوانێت ئەو ریفۆرم مثلا نەهزەی تونس ئاکەپەی تورکیا لێرش هاوپەیمانی جۆرێک لە جۆرەکان ئەوێ ئەو تەقلیدە بکە پێت وایە ئەوانە ئەبنە ئەلتەرناتیڤی ئیسلامی سیاسی بۆ معنە تەقلیدی بەڵێ ئەزانێکی ئێستا نەهزەی تونسی یعنی لە کۆنگرینۆ هەمیانە ڕاشید غەنووشی وتی ئێمە ئێستا بازنەی ئیسلامی سیاسیمان تێپەڕاندووە و ئێمە چوینە بازنەی مسلمانە دیموکراتەکانەوە یعنی کەواتە گۆڕانکاری ڕوئەدا و بەشێک لە مرەشەحەکانیان لە هەڵبژاردننی پێشووە نزیکەی 40 ئافرەتی سفوری تیا بوو و ئێستا یعنی سەرۆکی پەرلەمانی تونسی ئافرەتێکی سفورە کەسەر بە پارتی نەهزەیە لەبەر ئەوە ئەگەر ئەم کرانەوە ڕوو بدە یعنی دەعوە لە حیزب جیا بکەیەوە
و ئەو پرانسیپ و ئایدیا و مەبدەئانەی کە دەعوە و بانگەوازی باشە ئەو کاتە فەرقی چییە بێت لەگەڵ حیزبێکی ئەلمانی با بڵێن وەکو پارتی دیموکراتی کوردستان یعنی ئەلمانیەت چییە؟ یعنی ئەلمانیەت خۆ مۆدێلێک نییە تاپۆ بێ لەسەر کەس. ئەلمانیەت ئەزمونێکی گەورەی جیهانیە، کۆمەڵەشتی باشی تایە، تۆ ئەتوانی ئیسفادی لەکەی، پارتێکی ئیسلامی توانێت ئیسفادی لێ بکە، پارتێکی نائیسلامی توانێت سوودی لەوەرە. بۆچی کادر و گەنجەکانی حیزبە ئیسلامیەکان دوای ماوەیە کارکردن و گەشە سەندن واز لەو حیزبانە دێنن؟ پشکی حیزبە ئیسلامیەکان لە دروستکردنی ڕۆشنبیری سیاسی و کۆمەڵایەتی چی بووە؟ ئایا توانی ویانە بە عەقلیەتێکی نوێ بەشداری لە ژیانی شاردا بکەن و سوود لە وزەی گەنج وەربگرن؟ بەڕێزت کادرێکی ئیسلامی بوویت، ماوەیەکی باش لە تەلەڤیزۆن و لە رادیۆ و نووسەر و میدیاکاریش بوویت، بەڵام دوجار وردە پاشە کشت کرد لەناو حیزبی ئیسلامی تاوای لات تەواو پچڕیت. پچڕانەکەش بە شوێک پێم وا بێ لە ڕووی فکری و لە ڕووی هەم سیاسی و هەم استراتیژیشەوە تەواو پچڕابێت. ئەتوانین پێمان بڵێ هۆکاری ئەم پچڕانە چی بوو؟ لە ڕاستیە کۆمەڵێک هۆکار و فاکتەر هەیە کە ئێمە پاشەشمان کرد لە حیزبی سیاسی ئیسلامی. یەکێک لەو هۆکارانە مەسەلەی مۆدێلی حیزبی ئیسلامی سیاسیە لە کوردستان. یعنی ئێمە نەمانتوانی مۆدێلێک پێشکەشکەین کە جیاواز بێت لە مۆدێلی حیزبی نەتەوەی حیزبی سیکولار، ئەوەی کە چەندین ساڵ کە لە شاخ بوون دوایی خۆیان مانیفێست کرد لە شارەکانە. ئیسلامی سیاسی ئەوەی یەکگرتووی ئیسلامی کە لە ڕابردووە خۆی مانیفێست کرد لە ساڵی 94 دواتر بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی، هەر یەک لەمانە نەیانتوانی مۆدێلێکی نوێ لە دنیای شارە پێشکەش بە کۆمەلگا بکەن. مەبەستی دنیای شار چی یانی؟ بۆ نمونە ئەو ئامانجانەی کە هەتە جیاواز بێ لە ئامانجی حیزبە ئیسلامێک حیزبە سیاسەکانی دیکە کە لە کوردستانە هەن. بۆ نمونە ئەگەر من و تۆ وەکو یەک بیر بکەینەوە وەکو یەک ئامانجینەتەوەی باڵامانە بێکەواتە هیچمان زیادین لە کۆمەلگا. بەڵام تۆ پێوای ئیسلامیەکان و وەکو هەر ئەوانەی تر بوون لە ئارا و استراتیژیەت و بۆ بە بڕوای من خۆی ئێمە لە سەردەمێکا ژیان لە سەردەمێکە لە ممارەسەی کاروباری حیزبی و سیاسی و ئایدۆلۆژی و ئاینیمانە کرد لە ناو حیزبی سیاسی ئیسلامیە. بەشێک لەو ئامانجانە حتا ئەم ساتەوەختە خەونە، ینی هێشتا ئاواتی بەدیهاتنی ئەخوازین، بەڵام ئالیەتەکانی بەدەستێنانی ئەو ئامانجانە ضعیفە لە ناو حیزبی ئیسلامیە. بۆ نمونە یعنی سەرکردەکانی حیزبی ئیسلامی سیاسی لە کوردستان، بۆیە من ڕاستەوخۆ و چەمکە بەکار نایانم ئیسلامی سیاسی، ئەڵێم حیزبی ئیسلامی سیاسی بەکاریانم، بە تایبەتی پارتە ئیسلامیەکان لە کوردستانە. یعنی ئەم پارتانە نەیانتوانی ئەجەندایەکی نوێ پێشکەش بکەن بە کۆمەلگای کوردی، غیابی پرۆژە. یعنی بۆ نمونە حیزبێکی وەکو پارتی داد و گەشەپێدان لە تورکیا کە لە 98 دێت مەلامیحەکانی خۆی دەرەخە، دێت بە پرۆژەی واقعی مخاطبی کۆمەلگای تورکیا. پێتوای ئەمانە ئێرە خەیاڵین؟ نەک خەیاڵی، نەیانتوانیوە لە ڕووی فاکتەوە لە ڕووی واقعیەوە پرۆژەیەکی نوێ، پرۆژەیە کە لە شارە تینوێتی خەڵکی شار بشکێنێ، هاوتا بەو خولیا و ئامانجانەی کە ئەمان ینی لە ڕابردووە تیۆریزیانە کرد بۆ خەڵک. و بەشێکی تریشی بە بڕای من پەیوەندی بە ئەو جەدەل و دیالەکتیکی هەیە کە لە نێوان بانگەواز و سیاست و بانگەوازە هەیە. سیاست و بانگەواز هەتا ئەم ساتەوەختە واتە ئیرشاد و جەماعە لەگەڵ ممارەسەکردنی کاروباری سیاست و حکمڕانی و پەرلەمان بە جۆرێک تێکەڵ و پێکەڕە لە حیزبی ئیسلامی سیاسیە، ینی بە ئاستەم جیاکرێتەوە. تۆ پێ توای حیزب بێ جای کاتەوە ئەو کاتە نابێتە حیزبێکی سکوێلاریانی؟ نەخێر، بە بڕای من ئێمە ئالیەتی نوێ هەیە بۆ بەشداری پێکردنی حیزبی ئیسلامی سیاسی لە کایی حکمڕانیە. یعنی بۆ نمونە ئەگەر ئێمە یەکگرتووی ئیسلامی کوردستان بەنومونە وەربگرین، لە 94ەوە خیتاب و ئایدۆلۆژیا و دیسکۆرسی سیاسی ئەم حیزبە یەک دیسکۆرسە، یەک ستاف، یەک ئایدۆلۆژیا، یەک جۆر ڕوئیا ئەم حیزبە بڕێوەیە. بەس لەوە زیاتری پێنیە، ینی چی بکە؟ ئیشکالەکەی ئێمەش ئەوان دروان لەگەڵ شیعارەکانی بە دڵنیاییەوە ئیشکالی ئێمەش وەکو کۆمەڵێک نخبەی سیاسی میدیایی کە هاتوونێتە دەرەوە،
ئیشکالیتمان لەگەڵ ئەو دیدگایە هەیە. ئەو دیدگایە بە بڕوای من بە خەڵکی ئەکادیمیست، بە خەڵکی نوێگەر، بە خەڵکێکە هەمیشە لە سنگەری نەقدایە بۆ ئیسلاحی کۆمەلگا هاوتانایەتەوە. یەکێک لە چەمکەکانی حیزبی ئیسلامی سیاسی جەنابەت خۆت زۆر شارەزای کە یعنی مەفهومی چاکسازی ئیسلاحە. من ئەڵێم ئیسلاح لەکوێی کۆمەڵگەی کوردیە تا ئێستا کراوە، لەکوێ ئیسلاح وەکو پرۆژەیەکی سیاسی ئایدۆلۆژی پێتوانێت سەرپۆش بە سەردانی ئافرەت ئیسلاح بێ حجاب مەسەلە؟ نەخێر، ئەوانە کۆمەڵێک شەعیرەی دینی، کۆمەڵێک چەمکی دینین، ئەوانە کۆمەڵێک دەرهاوێشتەی ئاینین، بەس ئەوان فەخر ئیلتیزاماتی دینی. کۆمەڵگەی ئیسلامیان کۆمەڵگەی کوردەواریان فێری حیجاب کردو، بۆ نمونە ئەمساڵ 400 کەسیان هێنا بوو، نازانم چەندی ڕاست بوو. خۆ لە ساڵانی 60ەکان و 70ەکانیشە خەڵک بەرەو حیجاب ئەڕۆژ باڵاپۆشی، ینی باڵاپۆشی ئەتوانم بڵێم کللتورێکی ئەوەندەی کۆمەڵایەتیە لە کۆمەڵگەی کوردیا، ئەوەندە کللتورێکی دینی نییە. بڵێن لەناو حیزبێکی ئیسلامی پاشە کشەکەی هەست بە ئەنالیسیۆن، بە غوربەت، بە ئیختیراب ناکەی لەناو کۆمەڵگە، چونکە تۆ لەناو ئەم کۆمەڵایە گەورە بووی، کۆمەڵێکی تۆتالیتار کە هەموو ژیانت قۆرخەکە، دوای تۆ وەک ئەوەی کە لە ڕوحی خۆت دەربێنی لە شوێنەگات، وەک پارچەیەکی ئۆرگانی لە جەسەدی خۆت بکەیتەوە، قورس نییە. یعنی بە دڵنیاییەوە تۆ تا فترەیەکی زەمەنی دیاریکراوتەوە هەست بە جۆرێک لە دابڕانەکەی هەستەکەی تۆ کارکتەرێکی غەریبی لە کۆمەڵگەی کوردیا، بەڵام دواتر دەست و پەنجە نەرمەکەی بە کۆی مؤسسات و ئەو کاتە مرتاحترێ بێ. بە دڵنیاییەوە ئێستا مرۆڤێکی ئازادتری لەکوێ تۆ لە چوارچێوەی کۆمەڵێک گوتاری دینی، گوتاری شەرعی دیسپلین کراوە کار بکەی، لەکوێ لە دەرەوەی ئەم دیسپلینەتەوە کار بکەی. ئێستا ئێمە کۆمەڵێک کارکتەری نەتوانم بڵێم توانیمان لە دەرەوەی دیوارەکانی دیوارە تەلبەند و ئایدۆلۆژی کراوەکانی حیزبی سیاسی ئیسلامی بینە دەرەوە و ئەکتیڤتر لە جاران، چالاکتر لە جاران ئێمە بتوانین کاروباری سیاسی و ئایدۆلۆژی و میدیایی خۆشمان بەرەو پێش بەرین. بۆیە حیزبی ئیسلامی جاران ینی ئێمە وامان لێ هات بۆ ئەیانوت هەمووتان مردوون لە بەردەم مردوو شۆرە کەلمەیت فی ئەمام الغەسیل، بەڵام ئێمە کە هاتینە دەرەوە هەستەکەین بەڕاستی نەمردوو شۆر هەیە نەمەرگ هەیە، ینی ئەو چوارچێوەیە تشکاند. ئەم کولتورە مەرگ دۆستیە لە حیزبی ئیسلامی سیاسیە لە ڕاستیە ئەتوانم بڵێم زۆر کاریگەرە، زۆر نەگەتیفە بەداخەوە. ئەم دوا پرسیارم ئەبێت، تۆ کاتێک کە لە چوارچەوەی حیزبێک ئیتر ئیسلامی بێ، مهم ئەوەیە ئایدۆلۆژی بێ، کاتێک هیتە دەرەوە هەستەکەی ئەبیتە کوڕی کۆمەڵگە، پێتوانی ئەمە ڕاست بێ، هەستەکەی لە کوڕی گروپێکی بچووکەوە کە قۆرخی کردو ئەبیتە کوڕی کۆمەڵگەیەکی گەورە، ئاسوویەکی فراوانترە بۆ دروستە. خۆی بۆ هەموو حیزبە سیاسیەکان کە لە تەواوی دنیا حیزبی تۆتالیتار، حیزبی داخرا و حیزبێک کە باوەڕی بە کەناڵیزەکردنی ئەوانی تر نەبێ، حیزبێک باوەڕی بە کرانەوە نەبێ، و حیزبی ئیسلامی سیاسیش لە کوردستانە بەرمەبنای حیزبی تۆتالیتاریزمی ئاینیە، بە تایبەتی ئێستا و حیزبانی کە لە دەوروبەری خۆمانە لە هەریەک لە وڵاتەکانی وەکو کۆماری ئیسلامی ئێران و تورکیا و ئەمانە یعنی بەرەو فاشیزمی ئاینی هەنگاوانێن. لە کوردستانیش بێگومان حیزبی تۆتالیتاری ینی تۆتالیتاریزم بۆ مانایی کە ڕێگە لە دەنگ هەڵبڕین تۆ ئەگرن، ڕێگە لە گەشە سندنی تۆ ئەگرن، ڕێگە لەوە ئەگرن تۆ ڕەخنە بگری بە دڵی خۆت. جا هەر حیزبی ئیسلامی وایە؟ نەخێر، ینی بەعام ئێمە لە دۆخی تۆتالیتاریزمای لە کوردستانە بێگومانە بێ و دیوارانە ببڕین و ڕیفۆرمی ڕیشەیی لە کوردستانە بکەین، بتوانین بە تەواوی ئێمە خۆمان لەو فەزا ئایدۆلۆژی ڕزگار بکەین. تێکەڵکردنی سیاست و بانکوازی ئیسلامی چ کاریگەریەکی هەبووە لەسەر کاری سیاسی حیزبەکان و بۆچی گەنجەکان سەرەڕای چالاکی و بەشداری ناتوانن تاسەر لەگەڵ حیزبەکانیان بەردەوام بن و هەمیشە وەک تەنێکی نامۆ سیر دەکرێن کە خەون و پرۆژەکانیان قابلی جێبەجێکردن نییە. بەڕێزت ماوەیەک لەناو حیزبا بووی، باشە، و مەسئولی گەشتوتە مەسئولێتی لقی شارشانی هەموو شار زانکۆ پەیمانگاکان ئەمان ماوەیەکی باش ئەزمونت لەوە پەیدا کردو، بەس چی وای لێ کردی کە واز بین بە یەکجاریانی دەرچی لە ڕاستیە هۆکارەکان زۆرن، هۆکاری فکری هەیە، سیاسی و ئیداری هەیە، تەنانەت هۆکاری ئەخلاقی کۆمەڵایەتی،
هۆکاری ئابووری تەنانەت هۆکاری ئاینی یاخود شەرعیش هەیە ئەوەی زیاتر پاڵی بەمنەوە نا هۆکارە فکرێکە بوو ئەگەر سەیری ئەحزابی ئیسلامی سیاسی یا گروپە ئیسلامی سیاسەکان کەین بە تایبەتی ئەوانی کە سەر بە مەدرسەی ئیخوانن خاوەنی منهەجێکن منهەجەکەیان پێک هاتووە لە کۆمەڵێک کتێب کە بە ئەندامەکانی ئەڵێنەوە ئەم کتێبانەوەکو کتێبەکانی فەتحیەکان کە بەکارێن کە بە کتێبە حەریشەکان مەشهورن جەنابەت باش شارەزای وەکو المتساقطون على طريق الدعوة ماذا يعني انتمائي للإسلام كتابكي أبو علي مودودي ماذا خسر العالم بانحطاط المسلمين رسائل حسن بنا حلول المستوردي دكتور السقرزاوي حتى وقاب معالم في الطريق لا سيد قطب دوات لما محمد قطب أقاب جاهلية قرن العشرين أمان أهم يكون منهج أو ترين بو کەسانی کە یەنە ناو بازنەی ئەم مەدرسە ئیخوانیەوە طبعاً دوو هۆکار هەیە بۆ گوتنەوەی ئەم منهەجە هۆکاریشان ڕامکردن و کۆنتڕۆڵکردنی ئەندامەکانە وەک برینوۆشێک وەک شتنەوەی دەماخی ئەم گەنجانەکە هێنەنا ئەو بازنە ئیخوانیەوە هۆکاری دووەم وەک خۆ بەیانکردنیە کە مانیفێستی خۆیەکە وەک کەسێک کە خولیای کتێبە خولەی خوێندنەوەیە طبعا ئەم بازنە بەرتەسکەی حیزبایەتی کە ئەندامێک گەچێتە ناوی وای لێکا کە هیچ نەبینێ جگەل لەوەی کە حیزب بۆی دیارریەکە تەنها ئەوە ئەبێ ببینی کە من بۆ دیارریەکەم باڵێ بڵێ بە چاوی حیزب سەیری شتەکانکەی لەبەر ئەوەی کە ئەو پێی وایە تۆ کەسێکی گومڕای ئەو هێناویت تۆی لەو گومڕایە دەرکردووە بوویتە کەسێکی ملتزم بە تعالیمی دینەوە لەبەرەوە واجبە لەسەرێکە دوایکەوێت تاوان ئەم بازنەیە پرسیارێکی تەحدید لێ بکەم لەم بارەوە دەرناچم یعنی تۆ پێت خۆت وەک ئەزمموی خۆت کاتێک کە لە ناو حیزبێکی ئیسلامیا بووی پێتوا بۆ حیزب مساویە بە ئیسلام یا پێوات پێوتراوە نەک بڵات پێوترانی بەسەراحەت یعنی ئەو ژینگەی کە دروست دەکرێت بەڵێ طبعا ئەمە پرسیارێک کە ئەخولخێنە ینی ئایا ئیسلام خۆی ڕێگەی حیزبایەتی ئایا خۆی ئیسلام پۆتێنشیاڵەتی کیپەبڵیتی با بڵین ئەو توانایی تایە ئەو ڕێگەیە کە حیزب لە ژێر سایی ئەوە یا لە ژێر عەباکەی ئەوە دروست کرێ یاخود ئەمە ئەحزابی ئیسلامیان بەلا ڕێیا بردووە بە قورئانەکەی و بە حەدیسەکەی و بە تاریخەکەی و بە فقەکەی بەلا ڕێیان بردووە بە قەناعەتی من هەردووشی تایە هەردووشی ڕاستە هەم خودی ئیسلام ڕێگە بەوە ئەیە کە ئەحزابی ئیسلامی لە ژێر بەیداخی ئەوە کار و چالاکی بکەن ئاەتەکانی قورئان ڕێگایەن حەدیث ڕێگایە بۆ نمونە مۆدێلی ئیشکردن بۆ نمونە حەدیثمان هەیە باسی 72 فرقاکە کە فرقەیشان ناجی هەرچی حیزبی ئیسلامی هەیە بە لەو پڕی توندڕەوەکەیانەوە هەتا ئەم پڕی کە پێوتێت توندڕەومیانەوە کە من قەناعەتم بۆ تەقسیمە نییە لەژێر ئەوەیە لەژێر ئەو حەدیثە ئەتوانێت کار و چالاکی خۆی کە خۆشی ناو بنێت جەماعەی ناجیە من پرسیارەکەم ئەمە بوو تۆ خۆت بۆ خۆت وەک شەخص پێتوا بوو ئیسلام مساوە بە من بەبێ ئەو خوێندنەوەی کە هەمە قەناعەتم وایە ینی ئەو کاتەوە بە جۆرێک لە جۆرەکان یەکەگرێتەوە لەگەڵ ئەحزابی ئیسلامی سیاسی مەبەستمەوەی دەرچوون لە حزب بەلای تۆ لەو کاتێ دەرچوون بوو لە دین ئەندامیشی یەکگرتو کە لە ناو یەکگرتوایە پێی وایە دەرچوون لە حیزب دەرچوونە لە دین پێی وایە بەس من کە ئێستا هاتوومە تاوان باسی بۆی بڵێ بەسکەیتە دەرەوە شتەکان بە وازەحترە بینی باسی ئەو بازنەیەم کرد کە إلا أبيت أو بيني كأواني بينا طبعا من بعضني شيء فرعونية شو كفرعوني قال فرعون ما أريكم إلا ما أرى باشا أم بعضنا فرعونية وأولياء كاكتو تنها بور بازيا بروي بوشوني أمري كمان بوان دياري كردوي هات ندرو لم بعضني بجورك لجورة كان عقل كرانا وياك دنيا بينيش كوبو خلقينك كإيترش تكان بواضح تلبيني حتى لنا أو بعضنا بتشوكاي هندن زيشي لبينا جورك وبطل خيبيني نايبيني كهاتي تدرولي وينا جورك أبيني رنجا كان ليك جاكيت وبود دركوي أمانة كاك سوران نك خريجي دين دارينين والبو خريجي سياستي شي دروستي جنين يعني بو ما ندرك أوتو إصابة تجربي حكمي أمانة بتجربي أم حكمي كأمان أي كان بو ما ندرك أوتو كأمانة بدواي بلو بوست باريها أقرن يعني هشتغني الدين تنها بيجي كبياسر كم بو جيشتن بو كاتك درء شيء لحزب
معلوم ئێستا کە بەعزیشتر وا دیارە ئازار دراوی لەسەر ئەو پێ دوتراوە مەسەن تۆ متەساقطی پێ دوتراوە تۆ منحەریفی پێتراوە تۆ لە دین دوور کەوتویتەوە لەژێر ڕەحمەتی خوا دوور کەوتویتەوە خوا غەزەب لێگرێ خوا ڕزقنە ئیلا بەتەشید من پێم وتراوە ئەگەر تۆ وازبێنی تۆ لە جەماعەی ناجێتیتە دەرەوە ئەمەم بە نەس پێ وتراوە بە نەس پێم وتراوە طبعاً کە کتێبی لە فرقەی ناجێ دەرەچی ینی ئەو لێرە یەگرتو ئەو تاکە فرقەیەکە لە هەفتە دوو فرقەکە کە نەجات بەتەشید هەر بۆیە ئاڵاکەشیان قاوەیەشی تۆخە لە بەروی کە لە حەدیثەکە باسیەکە بەیداخی ڕەشیان هەیە بەشێک لەوەی کە ئەو ڕەنگە هەڵبژێراوە لەوە ئاچێ لەسەر ئەساسی ئەو حەدیثە هەڵبژێرا ئەم فرقەی ناجیە حقیقەتە لای حزبی ئیسلامی طبعاً لای حزبی ئیسلامیەکان حقیقەتە داعش بۆ باش ئاڵاکەی ڕۆژ ئەی متەساقطون على طريق الدعوة ئەوە من و هاوشێوەکانی منم دوای ئەوەی کە هاتوینەتە دەرەوە ئێمە طبعاً بۆی کە ناشین کرین لە بەرچای ئەندامەکانی کە خەڵکی کە چاومان لێنەکە ئەبێت لەقەبێکمان لێ بنێن لەقەبەکە لە ڕێی کتێبێکەوەیەکە کتێبی فەتحیەکانەیەکێکە لە ئیخوانەکانی لوبنان من متەساقطم من کەوتم لە ڕێگەی داوەیە. حیزب ئامرازێکە بۆ بەدیهێنانی ئامانج و گەیشتن بەدەسەڵات کاتە حیزب تێکەڵ دەکرێت بە ئاین و ئایدۆلۆژیا و بانکوازی ناتوانێت لەگەڵ گۆڕانی سەردەم بڕوات و هەر بۆیە بەرەو پوکانەوە دەچێت.